دای لەیلایە سەوکن باتیزمیەکان کو هەم خواردنە و هەم شێوازە چێکردنی و نەخشێن سەرڤێ سەوکێ پیرۆزی و ڕامانەکە تایبەت هەلجەم ئێزدیا و تایبەت هۆزە چێلکیا گولشنگالە جین و ئەوە 6 ساڵە ئەوەرەنا عیدێدا ئێکشەم هەتا بێکشەم 8 ڕۆژە عیدامایە 8 ڕۆژە ئەم ناپێژین ئەمڤان سەوکات پێژین و ئەم 12 نەخشا تێتکن 12 مەهێ ساڵێ ئەم 4 نەخشان نێوێتکن هەر 4 وەقاتێ ساڵێ و ئەم دەستیکا چێتکەن ئەم دەستێ خەڵکێتکان و ئەم سماتێ چێتکان و ئەم گۆڵکات کوژێن و ئەم خێراش خوڕەتکەن و عالەم خێراش خوڕەتکە تینێ وەم عیدا چەند تێلکە هەموێ ئێزیدا تێکدە پیرۆزیتکان و خودێ ڕەب العالەمین بکە هەر ساڵە بخێر و خۆشی بێ. جەژنا باتیزمیە ئەنک و جەژنا پیرێ ئالی جەژنەکە کەڤناڵ و هەرە پیرۆزە ئێزدیایە و تایبەتە هۆزە چێلکیاڤە ڕۆژە دیشەمێ ئەم ڕۆژینە سێشەمێ ڕۆژینە چارشەمێ دیسە ڕۆژینە ئەنی هەر سێ ڕۆژە چارشەمێ پەسکوشتنە ئەم پەزی خۆ حادریتکن و سەروبەرێتکن ڕۆژە پێشەمێ بێشنێتێ خەورە ئەوژی نیشانە عیدا باتیزمیە مالەکە تایبەت تێچێگرن مالا مجێور ئەو بابکێ بوزێرە ئەو تایبەت ئەو نیشانە عیدێ چێتکن خەورە چێتکن مش مالاوانتینن و ئینێ شەڤبەراتە ئەمن مینن هەتا سبهی و سەبتێژی هەر مێڤان بامەدەتێن و یەکشەمێ ڕۆژە تالی ئەم بێژنە دێت سەر ساڵ. ئەوە 6 ساڵە ئاوەرەیە شنگال جەژنێن خۆ دۆژە خۆشتویان خۆ و لە ئاوەرەیە دکەن زەدباری وێ ڕۆژە سەر ئێزدیادا هەتی هەر ساڵ بە ئامادەبوونا خەڵکەکە زۆر بتنێ ڕێوڕسمێن ئۆرید هاتن گەڕان و ئەو ساڵژی ژبەر ڕێکاری خۆپارێزیژی کۆرۆنایە بتنێ هەندێک ڕێوڕسمێن تایبەت بڤێ جەژنێ هەبوون.